ناوەندی کولتوری غەزەلنووس میوانداری بەشی فیلمسازی کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی دەکات بۆ نمایشکردنی بەرهەمی خوێندکاران. فیلم بەشداربووەکان لە سینەما سالم نمایش دەکرێت. لە خاڵێکی دیاری کراوە تر هیچ ڕێگایەک نییە بۆ گەڕانەوە. لەوانەیە بەو شێوازە بێ کە خۆم پێم باشە. بۆ زانیاری زیاتر دەربارەی نمایشی فیلمی خوێندکاران میوانداری هونەرمەند هەوراز محەممەدمان کرد و گفتوگۆی زیاترەکەین. کاکە هەوراز سڵاو لێ بێ بەخێر بێیت. سڵاو لێ و زۆر سپاس بۆ ڕستانی دەرفەتەکە. زۆر سپاس. ناوەندی کولتوری غەزەلنووس و بەشی هونەری کۆلێژی هونەرە جوانەکان و هەروەها هۆڵی سینەما سالم چۆن هەمها ئاهەنگ بوون بۆ ئەوەی ئەم فیلمانێکیان نمایش بکرێت؟ ڕاستەکەی وەک نەریتی ساڵانە خۆتان باش دەزانن خوێندکارانی قۆناغی چوار لە بەشی فیلمسازی لە کۆلێژی هونەرە جوانەکانی زانکۆی سلێمانی ئەطروحاکەن فیلم بەرهەمەهێنن جگەل لەوەی کە ئەبێت توێژینۆش ئەنجام بن. لە ڕاستی ئەم ساڵ هەشت با بڵین کورتە فیلم بەرهەم هاتبوون کە ئەوەی زۆر مای خۆشحاڵی ئێمە بووەکو مامۆساکان لە بەشەکە بینیمان فیلمەکان فیلمێکن کە مستەوای بینینیان لە چاو ساڵانی ڕابردووترا وردە وردە هەستمان بە گەشەکردن کردووە و فیلمی باشیان بەرهەمهێناوە کە وەکو ئاماژەیەکی دروست بۆ پێشکەوتنی ئەم جیلە لە فیلمساز کە لە داهاتووە لە ناو ئەم کێڵگەی فیلمسازیە کارەکەن بینیمان کارەکانیان شایستەی ئەوەیە کە نمایشیان بۆ ڕێک بخرێ. هەڵبەتە لە نێوان کۆلێژی هونەر و ناوەندی غەزەلنووسە هەماهەنگی پێشتریش هەبووە هەر ئەم ساڵ کارێکی تری هاوبەش ئەنجام درا کە هونەرمەند کازم ئۆز بانکرا و فیلمەکەی لە ناو زانکۆی سلێمان لە سینەما سالم نمایش کرا و دوای خۆشی ماستەر کلاسێکی لە زانکۆی سلێمانی بۆ خوێندکارانی فیلمسازی ڕێخست. لە درێژەی ئەم هەماهەنگیە وامان باشزانی کە پێکەوە جارێکی تر ئەم فیلمانە قەتیز نەکەین لە ناو زانکۆ بە تەنها خوێندکاران ببینن یا تەنها با بڵێن لە ناو زانکۆیان نمایش بکرێن. پێمان باش بۆم جارە ئیڤێنتەکە بێنین لە دەرەوەی زانکۆ فیلمەکان نمایش بکەین و داوەتی هەموو هونەرمەندان و هاوڵاتیان بکەین و کەسوکاری خوێندکارەکان و ینی بێن فیلمەکانیان ببینەوە و بتوانین ئەم فیلمانە نمایش بکەین و خەڵکیش بزانن بەرهەمی بەشی فیلمسازی لەم مستەوە و توانای خوێندکارەکان ببینن و بۆ خوێندکارەکانیش خۆشە ئەطروحی کاریانە دوایین کاریانە لە زانکۆ و ببینین مەسەر هونەرمەندەکان فیلمسازەکان کە لە دەرەوەن ڕەنگە ڕایەک سەرنجێک تێبینیەکی ئەوان بۆ داهاتووی ئەوان باشتر ببێتەوە. وەکو سەرپەرشتی خوێندکاران بەرهەمەکان و ئەطروحەکانی خوێندکاران لە چه ئاستێکا و چۆنیش ئەیبینی؟ طبعاً لای بەڕێزی ئاشکرایە مەسلەی ئەطروحا هەر فیلمێک مامۆسایەکی بەڕێز سەرپەرشتیەکە. من جگەلەوەی کە سەرپەرشتیاری یەکێک لە ئەطروحەکان بووم بەڵام ڕێخستنی پرۆگرامەکە ئەوانە بە هەماهەنگی لەگەڵ بەڕێز دکتۆر دڵشاد و مامۆسای یاسین ئافتا و بەیەکەوە وامان کرد بەرنامەیەک دابنین بۆ نمایشی فیلمەکان. کاتێک ئێمە سیری فیلمەکانمان کردەوە دڵمان خۆش بوو هەستمان کرد کە خوێندکارەکان لە ئاستێکە هەن کە ڕووی ئەوەی بە فیلمەکانیان نمایش بکرێ و مستەوای فیلمەکان بگرێ. ئەتوانم بڵێم زۆر جار ئەگەر مبالەغە نەبێت لە فیلمەکانی تریش کە بەشێک لە هونەرمەندەکان لە دەرەوە دروستیەکەن ڕەنگە بەرزتریش بێ چکەم خوێندکارانە هەم بەشێکی ئەکادمی هەم بەشێکی تەجروبە مەسەرەن هاتوون ئیشەکانیان کردووە و چاوەڕوانیمانەوێت بۆ داهاتوو خوێندکارەکانی ئێمە بەشی زۆری ئەم بواری فیلمسازیە بەتابەت لە پشتی کامێراوە پڕ بکەنەوە چکە خۆ دەزانین ناوەندە ئەکادمیەکان ئەتوان ڕۆڵێکی گەورە ببینن لەوەی کە
کرو با بڵێن ئەوەی کە لە پشتی کامێرەوەی بە شێوە زانستیەکەی بەرهەم بهێنن بۆی ناوەند و بزوتنەوەی فیلمسازی کوردی زیاتر پێش بکەوێت. واتە کۆلیژی هونەرە جوانەکان لە ڕووی مادی و معنەویەوە چۆن هاوکاری خوێندکاران بوون؟ سریکە ینی لە سەرەتاوە ئێمە ئامانجەکەمان ئەوەیە ئەوان بتوان سینناوێکی باش بنووسن و بتوان خۆ بەخۆ لە نێوان خۆیانە مەسەرەن ستافەکان دروستکەن پەنانە بن بۆ ستافی دەرەوە مەسەرەن خۆیان وێنە گرێکی بکەن خۆیان نواندنی تیا بکەن و خۆیان مۆنتاژی بکەن کەڵەری بکەن دەنگی بۆ دابنێن مۆسیقای بۆ دروستکەن ینی کارەکان کاری خوێندکاری بن و لە سەرتاوە ئێمە زۆر جەخت لەسەرەوەکەین کەم خوێندکارانە هەوڵ بن بە کەمترین تێچوو فیلمەکانیان بەرهەم بێنن چونکە فیلمی خوێندکارە لە ڕاستیە و ئەبێ فێری ئەو نەریتەش بین مەرجنی هەموو جارێک بە پارەی گەورە فیلمی چاک دروست بێ ئەکرێت بە پارەی کەمیش بەڵام بە لە خۆبردووی زیاترەوە کارەکان بڕوە حتمما کۆلێژ و بەشی فیلمسازی کەرەستە تەکنیکیەکانی وەکو کامێرە و سێتی مۆنتاژ و هەندێک گوردەکاری ترکە لە بەشەکە هەیە ئەگەرچی زۆر مەحدودیشە بەڵام ئەمانە دابین کراوە بۆ فیلمەکان و هەندێکی تریش مەسەرەن فێرخوازەکان خۆیانیان لە ڕێی مامۆسایانەوە توانیوانە سپۆنسەرێکی کەمیش بێ مەسەن بۆیان وەربگرن یان لە ڕێی هەندێک لە کۆمپانیەکانی بواری ئەدڤەرتایسین و ئەوانەوە هەندێک کەرەستەی تری وەکو لێنز و ئینارە و شتی وا پێیا بکەن ئیتر خوێندکارەکان خۆیان و لە ڕێی مامۆساکانی شۆ هەندێک عیلاقاتیان بۆ دروستکراوە بۆی بتوانن فیلمەکان تقریبا بە باشی دروست بێ. دوای نمایشکردنی فیلمەکان لە سینەما سالم ئەو دەرگایە واڵا کراوە کە ئەو کەسانەی ئەو بینەرانەی ئەو هونەرمەندانەی کێن بۆ نمایشەکان دەرگا بکرێتەوە بۆ ئەوی قسە و باس لەسەر فیلمەکان بکەن بەدڵنیایی و هەر ئامانجە بنەڕەتێکە ئەمەیە ئێمە چۆن وا بکەین زانکۆک ناوەندێکی ئەکادمی و بەشی فیلمسازیەکەی پەیوەست بکەینەوە بە کۆمەلگا خۆیەوە مەسەن دیقەت بە ناوەندی کولتوری غەزەلنووس بەم ئەرکە هەستاوە تاوەکو بتوانێت مەسەرن فیلمەکان بێنە لە سینەما عەرضیکەن و داوەتی هونەرمەندەکان بکە داوەتی با بڵێن خەڵک بکە بێن کاری فێرخوازانی زانکۆ ببینن ڕەنگە لەوێەوە کۆمەڵی عیلاقات دروست بێ ڕەنگە لە کۆمپانیەکانی ڕکلامەوە لە هونەرمەندەکانەوە لە دایری سینەماکانەوەوانە ئەم هونەرمەندە گەنجانە ئەم فیلم سازە لاوانە ئەناسن ڕەنگە 4 ڕۆژی تر ئەمانە بیانێ پرۆژێکی تریان هەبێ لە دەرەوە بەسەر فیلمەکانیان بەرهەم بێنە حتمما فەزای گفتوگۆ کرێتەوە ئێمەش ئامانجەکەمان هەر ئەوە فەزای گفتوگۆ بکەینەوە لە نێوان فێرخوازەکان و یا دەرچووەکانمان و خەڵکی دەرەوە و گفتوگۆ بکەن ڕاو سەرنج و تێبینی خۆیان بڵێن و بەدڵنیاییەوە ڕەنگە ڕەخنەشی تێبکەوێ ڕەنگە هاندانیشی تێبکەوێ ینی گرنگ ئێمە فەزاکە بخوڵقەرین بۆی گفتوگۆتیا ڕووبە. هەوراس ئاستی ئەم فیلمانەی کە گەنج دروستی ئەکات چۆن ئەیبینێت؟ من هەمیشە بە ئومێدەوە تەماشای شتەکانەکەم ڕەنگە بڵێم ئەگەر باشتریش بوونە زیاتر دڵخۆشە بووین بەڵام لە چاو ئەو دۆخی کە بەشەکە تایەتی و ئەو ساڵانەی ڕابردووی خوێندکارەکان وانە ئەمەیان بەرهەمێنەوە بۆ من مای دڵخۆشیە بەڵام من وا چاوەڕێیەکەم ساڵ بە دوای ساڵ فیلمەکان باشترە بن چونکە بەشەکەش زیاتر فراوانترە بێ مامۆسای زیاتری بۆیێت لەباری تەکنیکی و کەرەستی زیاتری بۆیێت و فێرخوازەکانمان زۆرتر لە جاران خۆیان ماندووەکان تۆ دیقەتیش بە هەمووشە هەروە بووە کۆلێژێک کە سەرەتا ئاکرێتەوە یەک بەشێک کە تازا ئاکرێتەوە ڕەنگە کارەکانی سەرەتا وەک پێویست نەبن بەڵام ساڵ لە دوای ساڵ ئەبینی بەرهەمەکان باش بوون ئەوە تا بۆیە ئەوەنە لێیان ڕازین فیلمەکانە هێنین لە دەرەوەی زانکۆ نمایشیانەکەی ینی ئەمەش بەشێکە لەوەی کە پێمان وایە فیلمەکان فیلمی باشن. ئێمە کەم تا زۆر چاوەڕی فیلمی ناوازەین لە هەوراس بۆ ئەم ساڵ یاخود بۆ پرۆژەی داهاتوو چیمان پێشکەشەکەی؟ لە ڕاستیە لە قۆناغی پێش بەرهەمێنانی فیلمیشی درێژین خەریکی دۆزینەوەی لۆکیشن و ئەکسەر و لە وردەکاریانین ئەگەر شتەکان وەک پێویست بڕۆنە پێشەوە ڕەنگە لە زستانی ئەم ساڵا دەست بکەین بە وێنەگرتن واتە خۆت کاری دەرهێنانی بۆ ئەنجام سیناریۆ و دەرهێنانی خۆمە و تریشەڵات چاوەڕێەوەکەی هیوای سەرکەوتنە بۆ خوازین سپاس کە ئامادە بووی لەگەڵمان سپاس بۆ ئێوە بۆ کورساتی عزیز و بۆ بەسەرکردنەوەکانتان زۆر سپاس.